کاسبکارانی بازاڕی دارستاوەکە گربوونەتەوە ئەو کەسانی کە لە مەزەتخانەکە ئەشەی کۆنا فرۆشن ئەمان دواز لەوە دەکەن کە نایڵن ئەو ئەشیا کۆنانە بڕاتە خواروی عێراقەوە بنەچمە لای خۆیان ئەگە فەرمی تێرە گلەیەکی ئێوە چییە؟ بۆچی نایڵێ ئەشەکانتان بڕوە؟ نازانم پارە وەرەگرن چی ئەمە چییە خۆی بابەتەکە؟ ناڵم شتی کۆنەیە لێدەکە عارب نایە باریکە لەوێ پارەیانی وەرەگرن ئێ عاربیش دێمەی ناکری و باری ناکە ئێمە هەمومان کرێچین هەمی کرێ دوکانەیە لە ملیۆنکە وای لێ هاتووە لە حەڤۆژدەی ڕەمەزان لە حەڤۆژدەی ڕەمەزان وایە زۆر سپاس بۆ بەڕێستان ئەگەر فەرمیت ئێرە گرفتەکە ئێوە چییە لێرەیە؟ ئەمە لە حەڤەی ڕەمەزان و چی ئەم شە بەرامبەر ئێوە ئەکا؟ ئەمە لە حەڤەی ڕەمەزان و ئەم حکومەتی عێراقی حکومەتی عێراقی ئەمەی بەرامبەر ئێمە کردووە تێگەی هیچ کەسێکە نییە حکومەتی عێراقیە باج لە برە عارەبەکانت سێنێ تێگەی کابرا کە باجی لێ بسێنێ خۆی شتەکە ئەوەنە نییە سڕەیە تێگەی باجێکی زۆی لەسەردایە ناتوانێت بچێ بیفرۆشێ تا چەندێکە بازارتان نەماوە ئێمە لە حەڤەی ڕەمەزان و بازارمان نەماوە نەک ئەوەش زەرەرمەندیە و بێتین زەرەرمەندی مادیش بووین کاکە بۆ نمونەی وایە دەفتەری لای کابرا عەرەبە نامان ناتێ کابرا کە شتەکەی بۆ نەفرۆشیە بە چیمان ناتێ ئەمە چیە لە چۆ لە سەیتەرەیەک ئەمە لێ وەرەگرن باجەکانە باجەکان سەیتەڕەکان تێگەی خانەقین و چیمەنە ئێمە مەمنونی محافزی کەرکووکی سێ ڕۆژە خەریکە بەعقەت کۆمەڵێشتیشی بۆ چاکردوین کۆمەڵێکی ماوە بەس در بەڕاستی لە تەحملمانە نەما چۆن بۆ ئەم بڕیارە دەرچوو بڕیارەکە لەوە چێ لەوە ئەچێ لەسەر کۆمەڵێ خاڵ بێ لەگەڵ حکومەتی هێرێما ئەویان نازانن باش بەزۆک واقعەکەی حکومەتی عێراقیە تێگەیت یعنی ئێمە زەرەرمەند بووین برا عارەبەکان زەرەرمەند بووە تێگەی برای بەڕێزم یعنی بابەتە پەیوەندی بە حکومەتی هێرێمەوە نییە نەخێر پەیوەندی بە حکومەتی هێرێمەوە نییە بگرە حکومەتی هێرێم زۆر زۆریشی لەوە چێ پێ ناخۆش بێت لەبەرچی لەبەرەوەی حکومەتی هێرێم حەز بە زەرەری میلێتەکەی ناکا بەڕاستی زۆر سپاس بۆ بەڕێستان باشە تۆ بۆ بەو شێوەیە تووڕەی لێرەیە لە بەڕێزەکەم چۆن تووڕە نیم هەموو کەس تووڕەیە 10,000 عایلە مەسلحەتی لەیرە ئەڕوە ئەوەی کە لەیرە پارەی لای عەرەبە 30 ملیۆن 40 ملیۆن 50 ملیۆن لای عەرەبە کابرا گومری سیارەکەی لێ کەوتە بارەکەی بۆ ساغ نابێت و پارە ناگێڕێتەوە خۆ نایکوژی ئەم ئیشە بە ئێمە چارەسەر ناکرێت ئێمە فشارمان لەسەرە بەس کاک ڕێبوار محافزی کەرکووک داوای لی ئەکەین داوای لی ئەەکەین بێتە سەرخەت ئەم ئیشەمان بۆ چارەسەرکە کاک ڕێبوار بەرپرسە لە کەرکووکە سەیتەرەکان لەوێن ئەوەی لەو قۆڵەوەی نەیاڵێ بڕوە باشە ئەمە پێشتر بەم شێوازە نەبوو پێش حەڤەی ڕەمەزان نەبووە پارەکە تقریبان چەند ڕۆژێ بوو هەفتەیەک دەشەوێ بوو بەس وا نەبوو یانی شتەکە کار ئاسانیانەکە بەس تقریبان لە دوای 15 ڕەمەزان و بووە بە پارە گومرگە پسەرانەیە نانە بەڕێز دەکەم گومرگ نییە گومرگ لە قانونی عێراقیە شتی کۆنە گومرکی نییە شتی تازە گومرکی ئەمە شتی کۆنێ ئەمە سەرانێ لە سەیتەرێکە چەند سیارێ گەڕوە پارە و پێە بڕۆ پارە نادی بگەڕێرەوە خۆ زیاتر ناتوانێت قسەکەی بەس داوا لە کاک ڕێبوارەکەین داوا لە کاک ڕێبوارەکەین بێت سەر ئەمیشە بە کاک ڕێبوار چازژن ئەو سەیتەرانی کەرکووک لە بەردەست ئەوان ئەو بەرپرسە هێزی ئەمنی لە بەردەستی کاک ڕێبوارایە لەوێ داوای لێ ئەەکەین کاک ڕێبوار بێتە سەرخەت یعنی ئەم ئیشە بە سوک سەیر نەکات ئێمەش هەر کورد نین لەیرە چەند دوکانی کوردی تێ ئەو نێ عەرەبە باشە ئەمە تا چەندێک کاریگەری لەسەر بازاڕی ئێوەدانەوە بەڕێزەکەم کاریگەری سفرە تەواو هیچی نەیەڵاوە ئەگەر وە ئەگە چارسەنەکە بێ ئەم بازاڕە داخرێت نەکواتە خەڵکی خۆمان ئەشەی کۆنە ناکڕێت نایکڕێت خەڵکی خۆمان ئەی فرۆشێت بەس نایکرد بەکانەی کە زیادی دەدەن بازاڕەوانە یاری لە 190 خەڵکی عربی کڕێت ئالبەکەی چۆن نەیکڕێت بۆ من بە قەرزەی کڕێت سە خۆم برادرمێ 150 ملیۆن لە جنوبە ئەم 150 بە هەفتە باشتام لێ نایبەت تێگەشی بەڕێزەکەم ئەوەی مەوزوعەکە یعنی ئەم شتانێکەیە ناو هەرێمی کوردستان بە تایبەتی لە ماڵی سلێمانی و ئەو شوێنیانە هەمووی خەڵکی عربی کڕێت یادی بۆ نمونە خەلەفمان کڕیوە دەشەوە بیشە و ئیشی کردووە عرب نایکڕێت وەک عفو کورد نایکڕێت عربی کڕێت باشە بۆ هەر بارێک چەندێک وەرە گیرێ لە سەیتەرەکان جاران 300,000 بوو ئیساش بۆ 600,000 دوێنێ بەڕێزەکەم سیاری دیاریکراوی نییە سیاری دیاریکراوی نییە وەڵڵا ئێستاکێ بە ئارەزووی خۆیان بە ئارەزووی خۆیان بارێکە ڕۆی بە 300,000 ڕۆی ئیسە بوو بە 600,000 بە 600کەیش ناڕۆ بە 600کەیش ناڕۆ زۆر سپاس بۆ ئێوە بەڵێ ئەوەی کە جۆبیسی بوون ئەمە ژیر و گرفتەکانی ئەو
دوکاندارانی بازاری مەزادخانەکە لە دارەساوە کە کەروبەلی کۆنە دەفرۆشن ئەمان وەک باسی دەکەن کە لە سەیتەرەکانی سنووری پارێزگای کەرکووک ئەوان نایەڵەن بارەکانیان تێپەڕ ببێ پاریان لێوەدەژیرێ بۆ ئێمە کاریگەری لەسەر بازاڕیان دروست کرداوە لە پارێزگاری کەرکووکەکەن لە شاری سلێمانیەوە کە ئەو کێشەیان بۆ چارەسەر بکات و لەو بازگانە چی دیکە پارە لەو ئۆتۆمبیلانە وەرنەگیرێت کە ئەو کەلوپەلە کۆنانە لە سلێمانیەوە دەبات بەرە و خواروی عێراق.